واتە ئەم کەسەی کە نەشتەرگەرەکەی بە شێویشی ڕێکپێک بۆ ئەنجامدا ئەوە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر ئەنجامەکەی. ئەو جملە گۆڕانانی کە ئەنجامەدرێ تا ماوەیەکە لە باشترین حاڵەتە لە 15 ساڵ بەرەو سەروتر بەرگە ئەگرێ، دوای ئەوە شل ئەبێتەوە تا لە بینی ئەو مادەی کە بۆی دانرێت لەگەڵ ئێسکە ئەو بینە شل ئەبێتەوە، ئازار دروستەکە پێویستەکە جملەکەی بۆ بگۆڕیتەوە، بەڵێ ئەکرێت جملە بگۆڕێتەوە. ڕێژەی سەرکەوتنەکەی ڕێژەیەکی زۆر بەرزی هەیە، بەڵام ئەگەر بەراورد بکەی بە نەشتەرگەری یەکەم جار کەمترە. دەبرێت نەشتەرگەری بۆ خۆی کێشەی لەگەڵایە، کێشە بۆ ڕێژەی هەوکردنی تا زۆرە، بەشێک لە کاتی نەشتەرگەری دۆمە ئێسکەکە بەشێکی ئێسکەکەی نامێنێ، بەڵام نەشتەرگەرەکە هەر ئەکرێ و ئەتوان بڵێن ڕێژەی سەرکەوتنی ئەتوانین تا ڕادێک بڵم لە 100 ئەگەر زیاتریشە لە نەشتەرگەری دۆم کە بۆ یەکرێتەوە. نەخۆش دێ دکتۆر ماوەدی چۆن بۆ بەکارێنێ، یا ماوەدەکە ناوی وڵاتێنێ، ئەمریکیە، ئەوروپیە، نازەم وڵاتێکی ترە. بەڕاشکاوانە بێڵم زۆر کاریگەری نییە لەسەر جۆری نەشتەرگەریەکە. کاریگەری هەیە بەڵام بۆ شێوێ نییە. کاریگەری ڕاستەوخۆ لەسەر ئەنجامی نەشتەرگەریەکە، نەشتەرگەری گۆڕنی جونگە چی زۆر کاریگەری لەسەردانا ئەو کەسەیە کە نەشتەرگەرەکەی بۆ ئەنجامەدا. واتە ئەم کەسەی کە نەشتەرگەرەکەی بە شێویشی ڕێکپێک بۆ ئەنجامدا ئەوە کاریگەری ڕاستەوخۆ هەیە لەسەر ئەنجامەکەی. جۆری ماوەدەکە کاریگەری کەمترە، جمگێ تووشی سەوفان بوو شەر نێدایەکی تریشی توش بێت. بەڵێ ئەگەر ئەو هۆکارانەی کەواکە بە تایبەتی قەڵەوی کاتوانێت ڕێگری لێ بکرێ، ئەگەر قەڵەوەکەی هەر بمێنێتەوە بەڵێ لەوانێت لایەکی تریشی توش بێت و لەگەڵ بە تەمەندبوونیشە ڕێژەی سەوفان زیاکە، ڕێژەی ئەوەی کەوا بەرەو لایەکەی ترشی بەرەو جمگە گۆڕن بڕۆ هەر زیارەکە. جمگەی ئەژنۆ هۆکارە سەرەکیەکەی سەوفانە کەوامان لێەکە جمگەی بۆ بگۆڕین. سەوفانش بە تایبەتی قۆناغی کۆتایی واتە دەرەجەی هەیە، دەرەجەی بە تایبەتی لە 3 و 4 ئایترە و دوو ئێسکانە بەرێکەکەون. لەوە تێپەڕیوە کە سوود لە چارەسەری سروشتی و دەرزی و یاخود دەرمان بەکاربێنێت و کاتە پەنابەی بۆ گۆڕنی جمگەکە. سمارت وەرچەرخانە.